ڤێتۆکانی پارتی لە کەرکووک کاندیدەکانی یەکێتی بۆ پۆستی پارێزگار دەسووتێنێت. یەکێتی کە خۆی وەک براوەی هەڵبژارنەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ناسان، بەڵام دوای هەڵبژارنی سەرجەم پارێزگاکانی عێراق هێشتا پۆستی پارێزگای بۆ یەکلایی نەکراوەتەوە. لە 4 لاشەوە لەژێر فشاردایە کە پێدەچێت کاریگەرترین فشاری ڤێتۆکانی پارتی بێت دژی ئەو کاندیدانەی کە یەکێتی بۆ پۆستەکە دیارییان دەکات. با پێی زانیاریەکانی تیوار یەکێتی لە هەر 4 لای بەغداد تاران تورکیا و پارتیشەوە لەژێر فشاردایە و ئەستەمان لەو چوارچێوەیەدا پۆستی پارێزگاری کەرکووک وەربگرێت یان لانیکەم بە وەرگرتنیشی ئەستەمە بێڕازیکردنی داواکاریەکانی ئەولایەنە هەروە ئاسان بتوانێت پۆستەکە بەدەست بهێنێت. فشارەکانی پارتی بۆ سەر یەکێتی بۆ جۆران کە ئەو حیزبە ڤێتۆی کاندیدەکانی یەکێتی دەکات بۆ وەرگرتنی پۆستەکە. بەمەش چانسی ئەو کەسانە دەسووتێنێت کە یەکێتی دیاری کردوون یان چاوی لەسەر یانە دەریان بکات. با پێی زانیاریەکانی تیوار یەکێتی هەریەکە لە ڕێب وارسەها و ڕەوەند مەلام محمودی بۆ پۆستەکەی دیاری کردووە. بەڵام پارتی بە ئاشکرا ڕایگەیاندووە کە ئەوان پشتیوانی کوردێکی بێلایەن دەکەن بۆ پارێزگار. سەرچاوەیەکی ئاگادار لە پارتی بە تیواری ڕاگەیان، پارتی پێشتر بێتۆی لەسەر ڕەوەندی مەلام محمود هەبووە کە پۆستی سەرۆکی دەستەی ناوچەی کوردستانیەکان وەربگرێت. بۆیە بە هیچ جۆرێک ڕازی نابێت بکرێتە پارێزگاری کەرکووک. هەرچی ڕەبوارتەها و کاندیدی بەدیل و جێگراوەشە بە وتەی ئەو سەرچاوەیە قسەی بۆ تیوار کردووە دەبێت بە فلتەری داواکاری پارتیدا تێپەڕێت. ئەو سەرچاوەیەوەشی ئاشکرا کرد پارتی پێشنیازی عەبدوڕەحمان مستەفای پارێزگاری پێشووتری کردووە. بەڵام یەکێتی ڕەتی کردوتەوە هەرچی سەبارەت بە لایەنە عێراقیەکانە ئەگەرچی هاوپەیمانێتیەک بە ناوی ئیدارەی کەرکووک بە سەرۆکایەتی سوودانی پێکێنراوە و باسی تەوافق دەکرێت. بەڵام لایەنە شیعەکانیش داوایان کردووە پارێزگا بدرێت بە عەرەبیان بکرێت بە 2 ساڵ 2 ساڵ. واتە 2 ساڵی یەکەم بۆ هاوپەیمانی عەرەبی بێت و 2 ساڵی دووەمیش بۆ کورد بێت. بەو مەرجەی یەکەم جار عەرەبێک پۆستەکە وەربگرێت یان ڕاکانجبووری لە پۆستەکەی وەک ئێستا بەردەوام بێت. بەڵام یەکێتی دوودڵە و پێدەچێت بە ناچار بەم پێشنیازە ڕازی بێت بە تایبەت کە ئێرانیش پشتگیری داواکە دەکات هەرچی سەبارەت بە تورکیاشە لەگەڵ ئەوەدایە پارێزگار بەسەرە بدرێت با پێکاتەکان و تورکمانیش پۆستەکە وەربگرێت. هەرچۆنێک بێت و لە هەموو حاڵەتێکدا ڤێتۆکەی پارتی سەرئێشە بۆ یەکێتی دروست دەکات و پێدەچێت کاندیدا دڵخوازەکانی ئەو حیزبە بەو ڤێتۆیە بسووتێنن.